دەرباز کۆسەر ڕەسوول عەلی کاتژێری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کارێکی خێرخوازی و مرۆییانەدا 6,000 سەللەی خۆراک بەسەر کەسوکاری شەهیدان و کەم دەرامەت و کەمەندامان لە شار و شارستانی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوی ڕێباز فاوندیشنەوە دابەش دەکات لە بەرامبەر هەستکردن بە بەرپرسیارەتی بۆ هاوکاریکردنی کەسوکاری شەهیدان و کەم دەرامەت و کەمەندامان کە بەهۆی خەدەغەی هاتوچۆ و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا دوکان و بازار و کار و کاسبی وەستاوە لەسەر ئەرچی خۆی دەرباز کۆسەر ڕەسوول عەلی کارژێری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوی ڕێباز فاوندیشنەوە 6,000 سەللەی خۆراکی کە 13 جۆر خۆراک و پێداویستی جۆرازۆری تێدایە دابەش دەکات لە شار و شارستانی هەرێمی کوردستان لەسەر ڕاستپاردەی بەڕێز دەرباز کۆسەر ڕەسوول ئێمڕۆ وەکو ڕێکخراوی ڕێباز فاوندیشن هەڵسان بە دەستپێکردنی ئەم هەڵمەتە لە شاری هەولێر بەتایبەتی لە گەڕەکی شەهیدانی شاری هەولێر طبعا ئامانج لەم هەڵمەتە بریتە لە یارمەتیدانی خەڵکی هەژار و کەم دەرامەت و هەروەها کەسوکاری شەهیدان خۆتان دەزانن لەم کات و ساتە ناسکەدا کەەوە بەتایبەتی خەڵکی کەم دەرامەت و خەڵکی هەژار پێویستی زیاتر بە کەلوپەلی خۆراک و پێداویستی خواردن هەیە ئێمەش وەکو ڕێکخراوی ڕێباز فاوندیشن لەسەر ڕاستپاردەی بەڕێز دەرباز کۆسەر ڕەسوول هەڵسان بە دەستپێکردنی ئەمە طبعا وەکو گوتم ئامانج لەمە یارمەتیدانی خەڵکە بەتایبەتی لەو کاتە ئان و ساتە ناسکەدا و هەروەها ئامانجمان ئەوەیەکەوە ئەم هەڵمەتە هەموو کوردستان دەگرێتەوە. یەکەم وێزگەی هاوکاریەکانی دەرباز کۆسەر ڕەسوول عەلی کارژێری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دابەشکردنی زیاتر لە 800 سەللەی خۆراک بوو لە گەڕەکی شەهیدانی شاری هەولێر کە زۆرینەی دانیشتوانەکەی کەسوکاری سەربەرزی شەهیدانن لەلایەن خۆشیانەوە کەسوکاری شەهیدان ئەو کارەی دەرباز کۆسەر ڕەسوول عەلییان بەرز نرخاند کە لەم دۆخە ئێستادا لە خەمی کەسوکاری شەهیداندایە. ئەوە دیارە جێگای شانازیە کە ڕێکخراوی ڕێباز فاوندیشن هەمیشە بە بەردەوامی خەمخۆری کەسوکاری شەهیدان و خەمخۆری کەم دەرامەت و خەمخۆری نەخۆشان بووە لە کاتێکدا کە ئەو قەیرانێکە بەسەر هەرێمی کوردستان و هەموو جیهاندا کە ئەو ڤایرۆسە بڵاو بوویتەوە خەڵک لە قەیرانێکی گەورە دەترسێ بەڵام هەر چۆنێک بیتن هەر چەندێک بیتن ئێمە دەستخۆشی لە ڕێباز فاوندیشن دەکەین هیوادارم هەمیشە پشت و پەنا چۆن پشت و پەنای فەقیر و کەم دەرامەتان بووە بەردەوام بن لەو کارە جوانانەی کە دەیکەن. بەڕاستی ئەمە دەستخۆشی لە کاک دەربازی دەکەین کاک دەربازی کاکۆسرات لەو وەزعی ئێستا هەیە کە ئەمە ئەو دۆخی ئێستا کا خانەوادەی شەهیدان و کەم دەرامەت تێکەتینە وەکو بنەماڵی شەهیدەکان کاک دەرباز کاکۆسرات بۆ میشە هەستاوە بۆ میشە خێرخوازیە بەڕاستی ئەمە نمونەیەکی زۆر زۆر گەورەیە دەستخۆشیشیان لێ دەکەم و هیوای سەرکەوتنیان بەخوازم هیوادارم خەڵک پابەندی ڕێنماییەکانیش بن لەوەی کە ئێستاوە هەیە هەتا بە وەزعەکە هێوەر دەبیتەوە. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو ئەو هاوکاری و پێداویستە خۆراکیانە جگە لە شاری هەولێر لە شار و شارۆچکانی دیکەی هەرێمی کوردستان دابەش بکرێت کە دەرباز کۆسەر ڕەسوول عەلی کارژێری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرچی دامیکردنی سەر لە خۆراکیەکانی لاستۆ گرتووە و لەلایەن ڕێکخراوی ڕێباز فاوندیشن بۆ پەرەپێدانی تەندروستی و پەروەردەی مرۆییەوە بەسەر کەسوکاری شەهیدان و خێزانە کەم دەرامەتەکان و کەمەندامەکان دابەش دەکرێت. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.